خوێن ڕشتن لە پێنا و پرسیینەتەوەتی و پاڵپشتیکردنی خوشک و براکانت لە ڕۆژاوای کوردستان لە باکوور لە ڕۆژهەڵات یعنی چی بە یەکێتی بەخشیوە لە تاریخی و تاکو ئەمڕۆ؟ یەکێتی هەمیشە قوربانی داوە و هەمیشە زەریبەی ئەو باوەڕ و ئەو تێکۆشان و خەباتی داوە. هەرگیز یەکێتی پاشەکشە ناکە لە خەبات و تێکۆشانی، بەڵام تێکۆشان و خەباتی یەکێتی زۆر بە حەکیمانە توانیوێتی جۆرێک لە هاوسەنگی ڕاگرێ لەوەی کە دۆستایەتی لەگەڵ لە ڕووی نێودەوڵەتی لە ڕووی هەرێمیەوە لەگەڵ وڵاتانی دراوسێ لە هەمان کاتیشدا دەیەوێت بە زمانێکی نەتەوەیانە بە زمانێکی دەستوری و یاسایی جەخت لەوە بکاتەوە کە کورد لە هەر چوار پارچەی کوردستان مافی هەیە وەکو هەر نەتەوەیەکی تر لە دنیاە. بۆیە جەنابی مام جەلال تێکۆشەرەکانی لە ڕابردوو ئێمە نەک تەنها لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕووی خەباتەوە بەڵکو لە ڕووی کرداریشەوە هەمیشە بەشێک بووین لە ڕزگارکردنی پارچەکانی کوردستان، بەشێک بووین لە ئاشتەوایی، بەشێک بووین لە ئەو دانوستان و دیبلۆماسیەتێک کە جەنابی مام جەلال دەیویست لە ڕێگای کۆنفرانسێکی گەورەوە باز لە دۆسیە و چارەنووسی کوردستانی باکوور، کوردستانی ڕۆژهەڵات، کوردستانی ڕۆژاوا بکا. بۆ یەکێتی نیشتمانی کوردستان بەوە ناسراوە کە پێشمەرگەکانی سەرکردەکانی بەرنامە و پرۆگرامەکانی هەمیشە بەهاکانی کۆڵەکەکانی لەسەر ئەوەیە کە باز لە کوردایەتیەکەین، تەنها کوردایەتی لە چارچێوەیەکی بچووکە نابینێتەوە، بەڵکو کوردایەتی بۆ کوردستانی گەورە. کوردستانی گەورە بە مانای هەموو ئەو هێزە شۆڕژگێڕ و تێکۆشەرانەی کە لە پارچەکانی تری کوردستان هەن بگەن بە ئامانجەکانیان کە ئەوانش لەسەری بنیادراوە. بۆیە دەتوانین بڵێن هەر ئەم کۆنگرەیەوە بوونی میوانی جیاواز ئەوە دەسەلمێنێ کە بە باوەڕەوە گوێ لە بیر و بۆچوونەکانی یەکێتی نیشتمانی کوردستانەکەن و هەر کاتێک مەترسی لەسەر پارچەکانی کوردستانە بە بەردەوامی یەکێتی ڕۆڵێکی گەورە دەگێڕێت لەوەی کە ئەم مەترسیە کەم بکاتەوە لە ڕێگای کۆمەڵگەی نێودەوڵەتی، لە ڕێگای خەباتی سیاسی و مەدەنیەوە. بۆیە ئێستاش یەکێتی وەکو هێزێکی کاریگەر، وەکو یەکێکە لە هێزەکانی کە مانەوەی یەکێتی لە ناو عێراقی فێدراڵ ئەوە دەسەلمێنە کە دەتوانێت هێزێک و پاڵنەرێکی گەورەش بێ کە لە ڕێگای دانوستانەکانەوە لە ڕێگای بیر و بۆچوونەکانی خۆیەوە بتوانێت یارمەتی دۆستەکانی و یارمەتی کوردانی ڕۆژاوا و ڕۆژهەڵات و باکوور بکات. بەڵام لە هەمان کاتشا ڕاستیەکەیە کە زۆر جار ئەم قوربانی و خەباتێ یەکێتی نادیدە کراوە و زۆر جار لە کاتی پێویستەکانی کە یەکێتی پێویستی بە پاڵپشتەکان بووە وەکو پێویست ئەم مێژووە و ئەم قوربانیدانە و ئەم فیداکاریە وەکو خۆی پێوەەر نەکراوە یان وەکو خۆی هەڵسەنگاندنێکی مێژووی و هەڵسەنگاندنێکی ڕیشەیی بۆ نەکراوە.